بشمر ئیسام لەمە کرن خەنچەر بە ئایەتا ئەنفالا ڕەش محەممەد لەمە کرن هیتلەر شەکرت شکان سەرت دای لەبەرد خۆت و تۆ دەرت پەروەردەی نامەرد بەزاری پیست چلۆن زاتەکەی ناوی پیرۆزی وا بەیادەکەی ئەو سەرکردەیە و پێشەوای دینە ڕزگاری مرۆ و ڕێداری ژینە پەیامەکەی ئەو موژدەیە بۆ ژین مەمنونی خوداین وا خەڵقی کردوین هەر سەرکردەیەک کە کورد زمانە پەروەردەی حوجرە و دین و قورئانە هەزار هەزاری وەک تۆ بەدوای یەک نابنە تۆزی قاپی حوجرەیە کورد لەگەڵ ئیسلام وەک دەست و چاون ئەبێ هەر یەک بن ئینجا حساون دارێ بێڕەک بێ بەفوو ئەکەوێ کورد ڕەجی دینە بۆیە نانەوێ سەد بێشەرەف و مولحیدی دەمپیس نابنە نوێنەری کورد زمان هەرگیز هەزاری وەک تۆ سەد ساڵ تێکۆشن ناتوانن بەمە کورد بوون بفرۆشن کوردێک ڕەسەن بێ قەت بێدین نابێ قەت لە ئاستی دین دڵپڕقین نابێ قازی و دووشێخم لە باشوور باکوور پەیامی دینن بۆ نزیک و دوور هەر کات بینیتان دارگوێز خوورمابات ئەوجا کورد لە دین پاشەک شێ ئەکات کورد لەگەڵ دین بێ قەت مەویست نابێ دەریاش بەدەمی سەگەل پیس نابێ